لە سوڵتان بایەزیدی بەستامیان پرسی بایەزید ئەگەر لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لێت بپرسێ و پێت بڵێ بایەزید چیت لەگەڵ خۆت هێناوە چی وەڵام ئەیەیتەوە؟ بە زەردەخەنەیەکەوە سوڵتان بایەزید بە کابرای وت ئەگەر هەژارێکی دەستەنگ بچێتە بەردرگای ماڵە دەوڵەمەنێک بۆ احتیاجاتی ڕۆژانی خۆی و داواکردنی شتێ، دەوڵەمەند پێی ناڵێ چیت لەگەڵ خۆت هێناوە، بەڵکو پێی ئەڵێ چیت ئەوێ پێتی ببەخشە. ئەمە هەمان ئەو ڕازەیە کە لە دوعا و نزا و پاڕانەوەکانمانە هەیە، هەروەکو ئەوەی کە مەولانا جەلالەددینی ڕۆمیە فەرمێ تۆ مەبین ماڕە بدەن شەهبار نیست با کەریمان کارها دژوار نیست. ئەوەی کە تۆ پێت وایە زۆر زۆر قورسە و ناگەی بە حەزرەتی دۆست لەگەڵ کارساز و کەریمان و بەخشندە و دڵاوای حەزرەتی حەقا هەموو شتێک ممکن و ئاساییە. مەولەوی تاوگۆزی خۆمان یەکێک لە دۆستەکانی وەفات ئەکا. ئەو دۆستەی دیارەکە وەکو دەوترێ زۆر ئەهلی عیبادەت و تاعەت نەبووە، بۆیە خەڵک وایان زانیوە کە توێشووی نییە و پێویستە دوعای بۆ بکرێ بۆ ئەوەی کە خوای گەورە شتێکی بۆ بکە. مەولەوی ئەم چوارینێ ئەنووسێ و ئەفەرمێ درێغی مەکەر ئامان سەد ئامان، مەفەرمووە میهمان بێ تۆشە ئامان، یا خەلیل دەخیل کە عادەت کردن تۆشەوە دەرگای کەریمان بەردەن. ئەڵێ درێغی مەکە توخوا ئامان سەد ئامان، مەفەرموو ئەم میوانەکە بەبێ توێ شەو بەبێ زاد و ئەوەی کە هیچ شتێکی پێبێ و بەدەستی خاڵیەوە هاتووە. ئەفەرمێ یا خەلیل دەخیل کەی عادەت وا بووە کە خەڵکی فەقیر و هەژار توێشوو لەگەڵ خۆیانە بەرن بۆ لای کەریمان دەوڵەمەندان. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویستی ڕازی دڵان. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە جارێکی تر بە خزمەتان گەیشتمەوە لەگەڵ میوانە ئەزیزەکەم مامۆستا جەمیل عوسمان. ئەمێ ئەوە لە خزمەتانە باس بکەم کە ئەڵقەی ڕابردوومان لەسەر چەمکی دوعا ئەوەندە قوڵ و ئەوەندە تێر و تەسەل بوو کە نەمانتوانی ماف و وەکۆڵی حەقی خۆی پێ بدەین و بتوانین لەو ئەڵقەیە تاویکەین. بۆیە ناچار مامۆستامان زەحمەت پێیا بوو ئەوەی کە بتوانین لە ئەڵقەیشی دیکە درێژە بە بابەتی چەمکی دوعا بدەین و بتوانین نەتیجەگیریەک یان دەرەنجامی ئەوەی کە لە خزمەتانە باسمان کرد پێشکەشتانی بکەینەوە جارێکی تر. بە ناوی ستافی بەرنامە و بینەرانی خۆشەویستەوە جارێکی تر بە خێراتەکە مامۆستای ئەزیزی خوا بەخێر بێت. زۆر سپاس بۆ هەمووتان ئوستازگیان، خوا سەلامەتان. یاخوا سەلامەت بی. ئێمە زۆر وەکۆڵێ بەوردی و بە قوڵی چوینە ناو بابەتی چەمکی دوعاوە کە بەڕاستیش زۆر زۆر هەڵئەگرێ. ڕاست هەر لەوێەوە کە کۆتاییمان پێهێنا لە ئەڵقەی ڕابردووەوە وەک بیرخستنەوەیەک جەنابەت دەست پێ بکەیتەوە بۆ ئەوەی کە بینەرانی خۆشەویستیش بزانم کە باسی چیمان کردووە و ئەمانەوێت لە داهاتووشا چیتریان بەباسکە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وآله وأصحابه أجمعين. لا القير بيشوترا يا خرد بيشوا باسي ومان كركا إنسان كاتك كدعاء كات أبيت شنشتير رشاوكا بوي أهلي دعاء به باسي ومان كركا أبي إنسان وسيلة بيشي مسألة خا بلام مرۆڤەکان پێویستیان بە کاتی پیرۆزە باسمان کرد، چەند کاتێک هەن لە شەو ڕۆژە زۆر پیرۆزن، لە تەواوی ساڵات زۆر پیرۆزن. یەکێ لە کاتی پیرۆزەکان مانگی ڕەمەزانە و لە ناویشیدا ئەو کاتانی کە تەحدید کراوە بە تایبەت دوای شکاندنی ڕۆژوو و لە شەو ڕۆژیشە باسمان کرد کە سەحەر یاخود لە نیوە شەودا خوای گەورە باسی ئەو کاتانە ئەکا چەندە نازکن بۆ دوعاکردن. بەڵام لە دوای کاتی پیرۆز پێویستمان بە زاتی پیرۆز هەیە، بە زاتی مبارەک هەیە. ئەمانە ڕیشەی قورئانیان هەیە. ووتمان
وەسیت و شەفیعی گەورەی بینی ئێمە و خوددا پێغەمبەرە صلی الله عليه وسلم و پێغەمبەرانە. پێغەمبەری ئێمە ئەگەر ئەهل بین، ئەگەر ڕوومان بێ داوای لێ بکەین، ئەگەر ڕوومان بێ بێتە خەومان، ڕوومانی پێ بڵین داوای لێ خۆشمان بۆ بکە لە خوا. دەستی من لەکوێ بەرزی کەمەوە بۆ خوا و دەستی ڕەسوولی خوا لەکوێ، نزای من لەکوێ نزای ڕەسوولی خوا لەکوێ. بۆیە خوا فەرمێ با ڕەسوولی خوش دوای ئێوە داوای لێ خۆشببوونتان بۆ بکە. ئەرێ هەر بەجددی من ئەهلێتی ئەوەم هەیە پێغەمبەری خوا داوای لێ خۆشببوون بۆ بکە. طبعا ئەگەر کەسێک ڕەسوولی خوای خۆش بوێ و سەڵاواتی لەسەر بدات. ئیمامی عومەر مسلمانانی کۆ کردەوە ساڵی بێبارانەکە وڵتی اللهم إنا كنا نتوسل إليك بنبينا فتسقينا. اللهم إنا نتوسل إليك بعم نبينا فاسقينا. حرك توسل، كلمة توسل أو توسل بعد وزير روشن كينا أستاذ يعني توسل يعني توصل يعني تقرب، يعني أوي كسيك كي توسي لو بك أداتي وصل لبين خوت وخوادات توصيل تانكا جهاني كستحريف ما بتنكن ئێمە کاتێ داواکەین داوا لە خواکەین بۆ ئەوەی زیان یاخود قازانج، بۆ ئەوەی خێر یاخود شەڕ داواکەین یا لێمان دوورکەوێتەوە، بۆ ئەوەی بەهەشتمان بەنسیب یاخود دۆزەخمان بەنسیب نەبێ، ئەمە ئیشی خوایە. بەڵام ئەو کەسەی داوا بکای لە خوا بۆمان سبحانه وتعالى ئەهلیەتی دوعای هەیە. بگەڕێەوە بۆ تەریخی بەغدادی، خەتیبی بەغدادی ڕەحمەتی خوای لێ تەریخەکەیە لە جەڵدی یەکە لە لاپەڕە 445 ئاوا هێناوێتی. ئیمامی شافعیەکێکە لە سەردارەکانی سەلەفی ساڵح وایە و لە نەوەی پێغەمبەری خوایە چێتۆ سەر شێخی بەسری و ئەچێتۆ سەر ئاهل بەیت عەلەیهیم الصەلاة وەسەلام. ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی شافعی یەکێک لە هاوڕێ خۆشەویستەکانی ناوی عەلی کوڕی مەیمونە ئەڵێت من گوێم لە ئیمامی شافعی بوو پێی وتم من هەموو ڕۆژێ زیارەتی مرقەدەکەی ئەبوو حەنیفەما کرد. هەموو ڕێژێ ئەچمە زیارەتی لە مزگەوتەکەی ئەوا دوور کات نوێژم ئەگەر حاجەیەکم هەبوایە لە پاڵ قەبرەکەیە داوام لە خوا کرد. ئەمە قسەی ئیمامی شافعیە، ئەمە لە تاریخا سابتە، ئەمە خورافە نییە. ئیمامی شافعی سەلەفی ساڵح نییە، ئیمامە گەورەکەی ئەهلی سونە و بەتای میلەتی کورد ئێمە هەومان زۆرمان شافعی مەزەب نین. دەی ئەمە لە تاریخی بەغدادی ئەوە هاتووە پێم وایە کەس ناتوانێت دوکڵ ئەو ڕاستیە بکە. داوای لە خوا ئەکرد بەڵام لەیلە پاڵ زاتێکی پیرۆزە داوای لە خوا کرد، زاتێکی مبارەکە داوای لە خوا ئەکرد. ئەوە پێوت تەلەقی ئەڕواح. هەر کەسێک ئەزمموی ڕۆحی لەم بابەتانە بێ نایزانێ بەڕاستی. من ئەگەر خۆم ئەهلیەتی ئەوم لە بچمە حزوری خوا ئەکرێ کەسێ لە بینی من و خوادا ئەو ڕووی دوعای هەیە. بۆ یەکان ئەکرێت تۆ داوا لە پێو باشانکەی تاجدینی سەبووکی ئیمامی تاجدینی سەبووکە فەرمێ ئەولیا و صالحین چ بە مردووی چ بە زیندووی تۆ ئەتوانیت تەوەسولیان پێ بکەیت تاوەکوونی خوا وەڵامی بداتەوە. طبعا سێ توێش نامرن، ڕۆحیان نامرێت. پێغەمبەران سەلامی خوا لەسەر بێ، شەهیدەکان ئەولیا. ئەم هەمووی نەسی قورئان نییە. وا فەرمێت ئەولیای خوا لە ناو گۆڕەکانیاندا حزوریان هەیە. جا ڕۆحی مردوەکان وەگی لە پیاو باشانە فەرمێ وازام شێخی جرجانی ئەڵێ شمشێر هەتا لە ناو کێلانەکە بێ وەکو دیلێک وایە دەستەکانی وبەستی بێت. کاتێک کە لە کێلانەکە هێنیتە دەرەوە ئیتر کاری خۆیەکە. ئەڵێ ڕۆحی ئینسانیش بەدەست جستەیە و ئەناڵێنی و زەلیلە. هەر کات لە ناو ئەم جەسە دەرچوو ئەو کاتە ئازا ئەبێ و باڵا ئەبێت و ئەتوانێت کارکە. مردووەکان ئاگایان لە ئێمە ئێماگەمان لەوان نییە. جارجارە نەبێ خەوە بینی پیانەوە ئێمە چوین بۆ لای ئەوان. بەڵام لە شەرحی عەقیدەی تەحاویە هاتووە فەرمێ ڕۆحی مردوەکان هەندێک جار تەلەقیان بە گۆڕەکانیانەوە چونکە لەوێ چڵ و چێوێکی و ئێسک و پرۆسکێک هەیە. هەندێک جار تەلەقیان ئەشتنەوە سەر حەوشەی ماڵەکانیان، ئەشتنەوە سەر سفرەی کەسوکار و خانەوادەکان ئەوان نەیان بینن. ماوەسەن نووسین بابەتە جوان باسەکە ئەفەرمێ مردووەکان ئاگایان لە ئێمە هەیە باسی ڕۆحە پاکەکانەکەین ئێمە، باسی ئینسانە باشەکانەکەین، ئیماندارانەکەین کە لە دوای پێغەمبەران کەسە پاکەکان ئەولیاکانی خوان. بۆ ئیمامی شافعی ئەچوو لە پاڵ ئەفەرمێ هەر حاجە و قەزایەکم هەبوایە ئەڕۆژ مەرقەدەکەی ئیمامی ئەبوو حەنیفە داوام ئەکرد لە خوای گەورە. ڕوونە لە دوای زاتەکان لە دوای ئەولیاکان شوێنە پیرۆزەکان باسەکەین. هەندێک شوێن باسمان کرد مزگەوتەکان پیرۆزن کەنی من نزان چی ئاکەین.
بۆ یەکان تۆ لە ناو مزگەوتە لەوێ هەر ساڵی پێغەمبەری خواکەی وایە بۆیە خوا فەرمێ خوای گەورە لە دوو کاتا سزای ئومەتەکەت نادا ڕاست بە دووشت یەکەم وما كان الله ليعذبهم وأنت فيهم ئەرە پێغەمبەری خوا لێرە صلی الله عليه وسلم کەس جورئەتەکا بڵێ پێغەمبەری خوا بە ڕۆح مردووە چ کفرێکی گەورەیە مامۆستا من ینی بەرچاوم کەوتووە خوێندوشمەتەوە لە سەرچاوی زۆر زۆر باوەڕ پێکراوەوە کە تەنانەت پیاوچاکێک ئەگەر لە حاڵی حیاتی خۆیان لە حزوری حیاتی خۆیان دوعای بۆ کەسێک کردبێ ئیلا خوای گەورە بەرەکەتی ڕژانەوە بەسەریە ئیلا لە پاش مردنیشی ئەو کەسە ئەگەر هەر سەدەقەیەکی هەبوو بێ ئیلا ئەو سەدەقەیی بە چەندان قات بڵاو بۆ تۆ بەناو خەڵکە یعنی هەر نمونەیەک وەربگرین حەزەتی مەولانا خالیدی نەقشبەندی خوای گەورە دەرەجاتی عالیکە ئەوەندەی تر ئەم پیاوە لە حزوری حیاتیان تەلەبەی دوو مامۆستای گەورە بووە کە یەکشان ئیبن ئادەمە کە یەکێکە لە ئیمامە بەرزەکانی ینی ئومەت و لە شەریعەتە بەڕاستی دەستێکی باڵایە بووە و یەکێکیشان ئەو یەحیای مزوری بووە بەڵام کاتێک کە دوعا بۆ ئەبوو یەحیای مزوری ئەکا تەواوی بەرهەمەکانی لە پاشخۆی بە چەندین شێواز و لە کاتی جیاوازە چاپ و بڵاو بۆتەوە بەڵام سبحان الله ئیبن ئادەم کە حتا ئێستەیش لەوەچێ زۆر کەس هەر ناویشی نەبیست بێ حتا ئێستش ئەو شتانی کە لە پاش خۆی بەجێماوە هەر ئاوا ماوە و لەوە ئەچێ هیچ کەسێکیش دەستی پێی نەگەیشت بێ و نەیزانی بێ حتا لە ژیانی کردەی ڕۆژانەمانە مامۆسا جاری وایە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی لە دوعای خێر بۆ یەکتری بکەن ئەی چ جایەوەی کە ئێمە کاتێک لە حیاتی حزومانەوەکو جەناب فەرمووت ئێمە خۆمان ناتوانین و کۆڵێ ئەم جەستەیە بەڕاستی بۆتە زیندانێکی و کۆڵێ خاپینەر بۆ ئەم ڕۆحی ئێمە کە ناتوانێت ئەوەندە ئازاد بێ بتوانێت زۆر شتێ بیکا ئالەم کاتا دوعا کاریگەری هەیە ئەی چ جایەوەی کە بڕواتانێ عالەمی ئەڕوا ئوستازی بەڕێز ئەو ئاەتی جەنابەت باسمان کرد تۆزێک کە خوای گەورە فەرمێ من نزیکم لە ئێوەوە فەئین بەس ئایا ئێمە نزیکی نەخواوە هەندێک کەس ئەڵێ مادام خوددا نزیکە لە منەوە منیش نزیکم لە خودداوە وانە تۆ دووری من دوورم لە خودداوە بە بۆنی مەعسیەت و تاوانەکانمەوە بە بۆنی ئەو هەموو گوناحی نەفسمەوە من پڕم لە حەسادەت پڕم لە کیبر پڕم لە خۆپەرستی بەدەست بتەکەی نەفسی خۆمەوە ئەناڵێنم من دوورم لە خودداوە چۆن نزیکمەوە لە خوددا خۆ من حەزەکەم هەمومان دۆستی خوا بین و ئاوا مەگرخوا وەڵاممان باتەوە بەڵام کە ناتوانم ئیترچی کە مەویزم لە ڕەحمی خوا جا مامۆستا نووسێ فەرمێ مانگ لە هەمومانەوە نزیکە نمونە بەوە هێنێتەوە طبعا نمونەی قورب بە قورب نەک نمونەی خوددا بەمان ولله المثل الأعلى مانگی چواردە و تابان کاتێک کە هەڵدێ لە شەودا دێتە سەر بەرماڵەکانمان کە نوێژەکەین دێتە کۆڵانەکانمان سەحراکان و سەر شەپۆلی دەریاکانش ڕووناکە کاتەوە فەرمێ بەڵام ئایا تۆ لە مانگەوە نزیکی نەخێر ئەفەرمێ تۆ چیکەی بۆ ئەوی لە مانگەوە نزیک بی نزیک نابیتەوە ئەفەرمێ حەوزێک دروست کە بۆ ئاوێکی ڕوون کە لیخن نەبێ ئەفەرمێ ئاوێنەیەکی بێگەرد و پاکدا بنێ قورس و وێنەی مانگوازەرەوە لای خۆت لە لای خۆتە ڕاز و نیازی لەگەڵا بگۆڕەوە مەبەسی تەلەقی ئەڕواحە ئیمامی غەزالیش لە ئیحیا هەروە فەرمێ ئەفەرمێ تۆ چۆن بگەیتە لەوحی مەحفوظی خۆ هەندێک لە ئەسرارەکان کەشف بکەی ئەوەیشی تۆ نییە تەنها ڕێگەیەک هەیە بۆ ئەوە ئەو دڵە و خاوێن کەرەوە خاوێن پاکی کەرەوە لە حەسادەت و بغز و ئیرەی و شتە ناپەسەندەکان تەخلیەت من الرذائل والتحلي بالفضائل وایە ئەمە بابەتێکە بەڕاستی ئێمە نزیک نین لە خودداوە بەچی نزیکە بینەوە ڕێگای خۆی هەیە هەندێک جار ئەسڵەن ئەگەر ڕسوولی خوا نەبێ من لەکوێ ئەزانم خوددا چییە و تەفاسیلی معرفەی خوددا چییە سبحانه وتعالى کەواتە ئێستا خۆی نەخڵێتێنێ منەمێ ئەمە قوربی مەحسوس نییە بە مەحسوس من نزیکم لە تۆ کەواتە تۆش نزیکی لە منەوە آخر بابەتەکە لە گیانی مانە و معنەوی داوانیە تەشبیه نەبێ کەسێک خۆشەویستی بۆ کەسێکی تر هەیە عاشقی بووە مبتەلایە بەدەستیەوە زۆر نزیکە لە چرکە بە چرکەی ژیانی لە خیاڵ و ئەندێشی ئەودا حەزور هەیە بەس ئەوانی ئەو لە جیهانێکی ترە ئەم لەوێ و ئەو لە شوێنێکی ترە حب من طرف واحدەوە لە جیهانی مغازەلەی خۆمانە تشبيه نبيه پیشمنی دەریەمەنی و دەریەمەنی پیشمنیەوە ئەوەی کە ئیمامی عەلی فەرمێ وللقلب إلى القلب دليل حين يلقاه
ئەبێ لە قەلبەوە قسە بڕوا بۆ قەلب ئەبێ ئەم بابەتە لەمانە جەوهریەکە یا شرۆڤەکەین و ڕوونیکەینەوە بۆ خەڵکی خوا نزیکە لە منەوە بەس خۆ ئەبێ منیش نزیک بم لە خواوە لە جیهانی معنەویدا وەکو جیهانی مادە و هەستی نییە لەبەرەوە ئەم بابەتانە جیاواز جا قوربان هەر لەسەرم فەرمایشتەی جەنابە دیشێک لە عاریفەکان لە تەفسیری ئەو ئاەتەی کە لە سەرەتایە خوێنمانەوە وئیذا سەئەلەکە عیبادی ئەفەرمێ بە ئیدا هێناوێتی ئەفەرمێ خوای گەورە لە ئینسان تێئەگالەوەی کە کەمتر ئینسان بە دوای خوا هاوێڵە ئەڵێ ئەگەر پرسیاری منیان کردەوە من نزیکم یعنی ئەو ئەفەرمێ بەڕاستی کەمتر ئینسان کێشەکە لە ئینسان خۆیایەتی تۆ ئەو خۆتی ئەو بربەستە گەورەیە دروست کردووە لە منگەرایی لە خودت پەسەندی لە زۆر شت کە بەرچاوتی تاری کردووە بۆ بە حیجابێک یعنی ئەو هەموو شتانی کە جەنابەت مەسەلەن لە نمونونەکانی حەزرەتی ئیبراهیم و یعقوب و یوسف و حتا خودی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لەسەر ئەوانە ئەبنە حیجاب کرد هەر هەمووی ئەوە بووە کە بۆ ئەوەی کە ئەو حیجابە لاچێت ئێمە مامۆستا یعنی ئێمە ئەم تاقیکردنەوە ئەم ئەزمونە ڕۆحیە ناکەین و ڕیاضەت ناکێشین و ناچینەوە کۆڵێ مەقامی قوربەوە هەتا ئەوەی کە یعنی من زۆر جار باز لەو فەرمایشتەی حەزرەتی عەبدولقادری گەیلانی یەکەم قەدەس الله سره العزیز ئەفەرمێ لە خەوما وەکو ئەڵێ بەیشتم بە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەڵێ خوای گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی وتی عەبدولقادر شتێکت بۆ باس بکەم کە تا ئێستا باسم نەکردووە ئەویش ئەڵێ لە خەجاڵەتیانە مەزانی چی بکەم ئەوە چییە کە تۆ ئەتەوێ بۆ کەست باز نەکردەوە منی باسکە ئەڵێ پێیوتم لە مەقامی قوربا کاتێک کە گەیشتم بە حەزرەتی حەق لە میعراجا ئەڵێ خوای گەورە پرسیاری لێ کردم وتی ئەنتە لیمەن یا ڕەسوول الله تۆ بۆ چیت ئەڵێ منیش خوای یان من هی تۆم ئەڵێ جارێکی تر پرسیاری لێ کردمەوە ئەنتە لیمەن ئەڵێ سێ جار ئەم پرسیاری لێ کردمەوە هەروتم ئەنە لەکە یا الله من هی تۆم شتێکی تیانە ئەمە ئەڵێ دوایی پرسیاری لێ کردمەوانێ فەرمووی وأنا لمن يا رسول الله أي من بوچێ ئەڵێ نەمزانی چی جواب بەمە غیرەت یەوێت تۆ جوابی و پرسیارە بیتەوە تۆ بۆ چیت ئەڵێ کە جوابم نایەوە حەزرەتی حەق خۆی فەرمووی أنا لمن صلى عليك اللهم صل على سيدنا اللهم صل على سيدنا محمد يعني بجدي ما مصا جميل چەند گەورەی مانای صلاوات چەند گەورەیە مانای صلاوات هەیە بە صلاوات بڕوا بفەرموو يعني ما وصل عبد الكريم مدري زوج وانا فرمي صلوات ما يي عمر دولته چونك مفتاح حبي حضرت اللهم صل على زور ضرورة ما مصا إما كاتك دعاء كن جاري توسل بالروحي بيغمر بكين صلى الله عليه وآله وسلم بتواني الأول حزا كم درنجامك إلى جناب توضو بستينو خلاص يعني هر منش حزا كم أبابتا بێبە ختامەکەی شڵای ختامەکەی میسک بێ لە خزمەتانە و خزمەتی بینەرانی عزیزی کەناڵەکەتان بەرنامەکەتان پێغەمبەران ئەعلا مەقامیان هەیە لە ناو بەنی ئادەمە عیسا پێغەمبەری خوایە کە خوای گەورە بەس ئەفرە مقەڕەبین وایە ئەفەرمێ إذ قالت الملائكة يا مريم إن الله يبشرك بكلمة منه اسمه المسيح عيسى بن مريم وجيها في الدنيا والآخرة آخرتش عابي غنبران شند مسلم هل الدنيا وجيهنيا لآخرتش مسيح عليه السلام وجيها ومن المقربين المقرب معلومي جنات اسم مفعولة شن زكي كردو توا خدا بلامكم والله مقاماتي بالريوة بويا إنسان إما باصي قربة باصي مقامي قربة قريب جيايا لمقرب قريبة ويا بو خوي نزيك وكو خواه سبحانه وتعالى مقربة ويا بي جوليك وحركتك رابية جا باصي بين سر باصي آدابي دعاء بلا إيا مكاتك أماني دعاء بكن أولين جارك بحمد وسنة إخوة دس بيكين بو صلواتك چين يكسر وايا خواه بو مقام بو عظمته فرمي إن الله وملائكته يصلون على النبي أو فرمانك يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما لبروا أو مفتاح دعاك دواي صلوات طبعا أو صلواتي إما براسي بي الزوزر بين ماندون بي هر مدرس رحمة إخوة لبي فرميه يوصيتك أبو فقيه كانوا بو تلبة كاني شاقرد كاني فرميه زر صلوات بالناس البيغمبر إخوة صلى الله بخوات يجي كردوه بخوا أزموني كرد بويا وعلي منك أزمون من كردو مني كولا وار
فێر بووم عینی سەڵاواتێکی وشکی بە ڕۆ حەدەم ئەبێ بەمانای وشە من ئێستعدادی ڕۆحی و قەلبیم هەبێ ئەوجا ئوستاز چیە زۆر گرنگە ئێمە باسی کەین لە کۆتاییە دوعاکردن ئێمە خراپ لێک تێگەشتوونە ڕوویەکی تریشەوە ئێمە پێمان وایە ئەوە دوعاکانی ئێمە بارانە بارێنیە ئەو نا ئەوە خوددایە باران نابارێنی بۆ ئێمە دوعا بکەین ئەوە خوددایە وامان لێکە ئاوڕ بینەوە ئاوڕ نادەینەوە ئەزانی ئەوە خوددایە تاقیمانەکاتەوە بەوەی دوعا بکەین چەندی خی گەورە بەو هەموو عەزەمەتی خۆی چەندە لەگەڵ بەندەکانی ڕازونیا زەگۆڕێتەوە کەچی ئەم نایەتە سەرخەت ئەها ئەفەرمێش سەیەکی شەو تێدەپەڕێ خی گەورە دێتە ئاسمانی دنیا سێشت ئەفەرمێ من يسألني فأعطيه من يستغفرني فأغفر له من يدعوني فأستجيب له هەنێ کەس بابی هین تێکەڵەکەن سوال جیا لە دوعا پێغەمبەری خوا جیاگەڵ سوال ئەوەیە طبعا حديثي رسولي خوا القدسي واتوا سؤال اويتو داواكي لخوا بوتي جيبجك بلام دعاء او النيه دعاء هر اويتو بيودك الخوا دروسكي تو داوا خوا والله رنگتو خوا درگاي بو كردوي توا لغل الرازونياسكي تو والله خوا والله من داومتوا زو خرافه او بكرتنو جا اخر شد لخدمتنا بيلم انساني مسلمان ابي برلو دعاء بو برامرك دعاء بو خويكات ابلهم كز اتاج بدعاء خوم افرمي بيغمر رجلشن بداتن بلا قرستانك سڵاویان لێ بکەن ێکەواتە ڕوحیان حزوری هەیە نەک بەمانای ئەوە شوێن ناد ئەوە جیهانی بەرزەخە بەڵام پەیوەندێکیان بە عالەمی ئێرەوە و جەسەدیانەوە هەیە فەرمێ لە پێشا چی بکەن السلام عليكم دار قوم المؤمنين يغفر الله لنا ولكم بۆ یەکان کاتێک کە دوعا ئەوی کە جەنابەت فەرمووت دوعا بۆ خەڵکەکەین بۆ هەر کەس خۆشەویستەکانمان ئەبێ بەر لەوەن دوعا بۆ خۆمان کەین بۆ ئەوەی ڕوومان بێ جارەوە خی گەور وەڵامی خۆمان باتەوە ئەوجا دوعا بۆ بشکین زۆر زۆر خۆشحاڵ بووم مامۆستاگیان سوپاس بۆ وتە شیرینەکانت بۆ ئەو زانیاریە زۆر جوان و بەڕاستی کاریگەرانی کە من بۆ خۆم هەستم بە چێژەکەی و بە کاریگەریەکەی کرد سوپاس بۆ ئامادەبوونە جارێکی تر خۆشەویستان و ئازیزان لێرەدا و بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەشوان لە ڕازی دڵان تا ڕازێکی دیکە و بە یەگەیشتنەوەیشی تر لە هەمان کات و سات بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەمەوە خی گەورە یار و یاوەری گشتدایەک بێ و خواتان لەگەڵ ماڵتانە.